وردەکاری بڕیاری ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران لەسەر هەژماری من ئاشکرا دەبێت و هاتنی پارەکەی بەغداش دەکەوێتە هەفتەی داهاتوو. هەڵوێستی نوێی حکوومەتی عێراق لەبارەی پرۆژەی هەژماری من ئاشکرا دەکرێت. نێچیروان بارزانی بۆ یەکلایکردنەوەی هەڵبژاردن بۆ دووەم جار دەچێتە بەغدا و کۆمسیۆنیش بەرپرسی کۆمسیۆن لە هەولێر دەگۆڕێت. سڵاوتان لێبێ، لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی پرسی موچە و یەکلایکردنەوەی کێشەی پرۆژەی هەژماری من و داواکاریەکانی بەغدا بۆ جێبەجێکردنی پرۆژەی تەوتین لەسەر بنەمای بڕیارەکانی دادگای فیدراڵی بەڕێوەچوو. سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیران ڕایگەیاندووە ئەگەر حکوومەتی هەرێم وەڵامی نووسراوەکەی تێی سامی بداتەوە، ئەوە حکوومەتی هەرێم بە نووسراوێکی فەرمی بە وەزیری دارایی عێراق ڕادەگەێنێت ئەو 36 زانیاریەی داوای دەکەیت بەردەست نییە. لە کاتێکدا تێی سامی لە سەرەتای مانگەوە داوای کردووە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان زانیاری پێویست لەبارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە بە بەغدا بدات بە مەبەستی تەرفیەکردنی پرۆسەی تەوتین لە بانکە حکوومیەکان. بە بڕوای چاودێران ئەگەر حکوومەتی هەرێم سوور بێت لەسەر هەڵوێستەکانی بۆ جێبەجێنەکردنی تەوتین، ئەگەریەوە هەیە وەزارەتی دارایی ڕاستەوخۆ داوا لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان بکات کە بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی هەرێم داتا و زانیاریەکانی خۆیان بنێرن بۆ جێبەجێکردنی پرۆسەی تەوتین. پەرلەمانتارێکی دیاری عێراق لە نوێترین لێدوانیدا هەڵوێستی حکوومەتی عێراقی لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە ئاشکرا کردووە و دەڵێت هەژماری من موچەی پێوەرناگیرێت. یوسف کیلابی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پێگەی فەرمی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتیە کەس نووسیویەتی هەژماری من موچەی پێوەرناگیرێت. ئەو پەرلەمانتارە لە پەیامێکدا بۆ فەرمانبەرانی هەرێم ئاماژەی بەوە داوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ ئاگاداریتان پیوەنداری بەڕێوەبەری بانکە حکوومیەکانمان کرد لە لیژنەی دەستپاکی سەبارەت بە تەوتین، بۆیە دەمانەوێت بە کورتی ڕوونی بکەینەوە. ناوبراو دەڵێت هەر تەوتینێک لە دەرەوەی بانکە حکوومیە فیدراڵیەکان نافەرمیە و موچەکەتی پێوەرناگیرێ. مەبەستم هەژماری منە، دواتر بانکە حکوومیەکان ئامادەی تەوتینکردنن، دواخستنەکە لە حکوومەتی هەرێمەوەیە. دڵشاد شەهابوتەبێژی سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بە نزیکانە نێچیروان بارزانی دەچێتە بەغدا و بەشداری لە کۆبوونەوەی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت دەکات. ناوبرا وتیشی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە پێشینەی کارەکانی سەرۆکی هەرێمی کوردستانە و هاوکات زیانێکی زۆر بەر هەرێمی کوردستان گەیشتووە بەهۆی ئەو جیاوازیانەی لەسەر پرسی هەڵبژاردن و کۆمسیۆن هەبوو. جێی باسا هەر ئەمڕۆ ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند کەوا مەریوان محەممەد ساڵحی ڕاستپارت بۆ بەڕێوەبردننی ئۆفیسی هەڵبژاردنەکانی پارێزگای هەولێر لە شوێنی حەیدەر محەممەد ئەکرەم ستاندەر میزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.